مۆرکی شکستی حتمی بە ناوچاوانی داڕەژەرانی یاسای نوێی عیفاف و حیجاب. مەجلیسی ڕژیم ڕۆژی 10 سەرماوەز پڕۆژە یاسای بەناو پشتیوانی بنەماڵەی لە ڕێگەی پەرەپێدان بە فەرهەنگی عیفاف و حیجابی ناسراو بە پڕۆژە یاسای حیجابی پەسەند کرد و ڕۆژی یەکشەمە 11 سەرماوەز بڵاوی کردەوە. ئەم یاسایە 74 ماددە و 5 بڕگە لە خۆ دەگرێت و بەر لە پەسەندکردنی چەند جار لە نێوان دام و دەستگا جیاوازەکانی ڕژیمدا دەستاودەستی پێکرا. هێزی ئینتزامی و دەسەڵاتی دادوەری بە شێوەیەکی دڕندانە و سەر لێ شێواوانە هەوڵیاندا ئەو پڕۆژە یاسایە بەر لەوەی ببێتە یاسا جێبەجێ بکەن. ماددە و بڕگە دوور و درێژەکانی ئەم یاسایە ئەرکە گشتی و تایبەتەکانی دام و دەستگا جێبەجێکارەکان، ئەرکە گشتی و بەرپرسیارەتیە کۆمەڵایەتیەکان و هەروەها تاوان و پێشێلکاریەکانی دیاری کردووە. دام و دەستگا جۆراوجۆرەکان لەوانە وەزارەتی فەرهەنگ و ئێرشادی ئیسلامی، ڕادیۆ و تەلەڤیزیۆن، وەزارەتی پەروەردە، وەزارەتی تەندروستی، شارەوانیەکان، وەزارەتی زانست، وەزارەتی وەرزش و دامەزراوەکانی تر بەرپرسیار کراون لە جێبەجێکردنی ئەم یاسایە و کۆمەڵێک ئەرکیان بۆ دیاری کراوە. بۆ نمونە لێرەدا ئاماژە بە ئەرکی دیاریکراوی چەند دامەزراوە و وەزارەتێک لەوانە وەزارەتی ناوخۆ دەکەین. وەزارەتی ناوخۆ ئەرکدار کراوە کە ناسنامەی کۆمەڵایەتی لەسەر بنەمای ناوچە و بەکارهێنانی زەوی بە لە بەرچاوگرتنی فرەچەشنی فەرهەنگی و بیر و باوەڕەکان بە مەبەستی بەهێزکردنی شێوازی ژیانی ئیسلامی بنەماڵە و فەرهەنگی عیفاف و حیجاب بە گوێرەی دابوونەریتەکان ئامادە بکات. لەلایەکی دیکەوە وەزارەتی ڕێگەوبان بەرپرسیارە لە دیزاینکردنی بیناکان بە شێوەیەکی کە هەرێمی تایبەتی یەکەکانی نیشتەجێبوون لە چاوی نامەحرەم شاراوە بێت. هەروەها وەزارەتی پەیوەندیەکان بەرپرسیارە لە وەڕێخستنی خێرای تۆڕی زانیاری میلی. هێزی ئینتزامیش دەبێت سیستەمی زیرەک بۆ دەستنیشانکردنی پێشێلکارانی یاسا بە بەکارهێنانی ئامرازەکانی وەک کامێرای جێگیر و مۆبایل و زیرەکی دەستکرد بەهێز بکات. فەرماندەیی ئینتزامی دەتوانێت کەسانێکی متمانە پێکراو بە مەرجە کاوسەرگیریان کردبێت دوای تێپەڕاندنی خولی ڕاهێنانی پێویست و پابەندبوونی بەکردەوەیان بە ئیسلام و یاساکانی کۆماری ئیسلامی ئێران بۆ ناساندنی تاوانباران بەپێی ئەم یاسایە و راپۆرتی جۆری تاوانەکانیان دابمەزرێنێ و بەکاریان پێنێت. جەریمەی ئابووری تا 165 ملیۆن تمەن بەشێکە لە ناوەڕۆکی ئەم یاسایە کە لە ماددەی پەیوەست بە تاوانە داراییەکاندا ئاماژەی پێکراوە. هەر لەو شوێنەدا نووسراوە لە ئەگەری نەدانی جەریمەی دیاریکرا و هەر یەکێک لە خزمەتگوزاریەکانی وەکو دەرکردنی پاسپۆرت یان گۆڕینی، ژمارەدانان یان گۆڕینی ژمارەی تابلۆی ئۆتۆمۆبیل، ئازادکردنی ئۆتۆمۆبیلێکی کە بە شێوەیەکی یاسایی ڕاگیرابێت، دەرکردن یان گۆڕینی مۆڵەتی شۆفێری و پێدانی مۆڵەتی چوونە دەرەوە لە وڵات ڕادەگیرێت. هەروەها هەڕەشە لە پیاوانی ناو کۆمەلگا و خاوەنکار و کاسپیەکانیش کراوە کە ئەگەر هاوکاری لەگەڵ بەناوتاوانباران بکەن جەریمە دەکرێن. مەجلیس بۆ جێبەجێکردنی یاسای حیجاب تەنیا پشت بە پۆلیس و دەسەڵاتی دادوەری و هێزە سەرکوتگەرەکانی تر نابەسێت، بەڵکو مەئمورانی بەناو ئەمر بە معروف و نەهی لە منکریش لە ناسین و بە دوواداچوونی بەناو تاوانباراندا ڕۆڵیان دەبێت. ئەوانە دەکرێت هاوڵاتیانی ئێرانی یان ئەو بیانیانە بن کە مۆڵەتی نیشتەجێبوونی یاساییان هەیە. هەردوو گروپ پێویستە خاوەنی ئەو تایبەتمەندیانە بن کە باس کراون. داوایەکی بێهودەشیان لە هاوڵاتیان کردووە کە لە دژی خەڵک سیخڕی بۆ پۆلیس بکەن. بە وتەی قاڵیباف یاسای حیجاب ڕۆژی 23 سەرماوەز بە دەوڵەت ڕادەگەیەندرێت لە کاتێکدا ژنانی ئازادی خواز لە شەقام و شوێنە گشتیەکاندا بەکردەوە ئەم یاسایەیان بێبایەخ کردووە و لە ئاستێکی تریشدا بە ئاشکرا لە چاپەمەنی و میدیاکانی ناوخۆدا دژایەتی لەگەڵ ئەم یاسایە دەکرێت. ئەو نمونانەی ئێستا باسییان دەکەین ئاماژەیەکن بۆ ئەو شەپۆلەی کە لەم بوارەدا کەوتۆتە ڕێ. ئازەر مەنسووری لە کاناڵی یەکزدا نووسیوێتی ئەم یاسایە توندکردنەوەی ڕێوشوێنێکە کە لە پراتیکدا چەندین جار شکستی هێناوە. لە بیرتانە مەحسای ئازیز بەر لە دەستگیرکردنی چ جلوبەرگێکی لەبەردا بوو
شێوازی جلوبەرگی ئەو لەگەڵ جلوبەرگی ئێستا ژنانی ئێران بەراورد بکەن، اینجا ڕاهەندەکانی ئەم شکستە زیاتر دەردەکەون. کامبیز نەوروزی یاساناس لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ ماڵپەڕی ئینتخاب ئەم یاسایەی تەواو بە سیاسی ناوبردوو دەڵێ بڕگەکانی ئەم یاسایە بەکردەوە جێبەجێ ناکرێن چونکە زۆر بە پێچەوانەی هەلومەرجە کۆمەڵایەتیەکانی ئێمەیە. ناوبراو هەروەها وتی ئەگەر تەنانەت ڕێژەیەکی زۆر کەمیشی جێبەجێ بکرێت ئەگەری هەیە سەرهەڵدانی قەیرانی کۆمەڵایەتی توندی لێ بکەوێتەوە. جەختیشی لێوە کردەوە کە ئەو یاسایە لەسەر بنەمای بۆچوونی گروپێکی بچووکی سیاسیدا ڕێژاوە، هەر بۆیە مەحکومە بە شکست. عەلی موجتەهیدزادە پارێزەری دادگوستەری لە کاناڵی ئێکسدا نووسی وەک یاساناسێک دوای خوێندنەوەی یاسای حیجاب و عیفاف تەنیا دەتوانم لە بەرامبەر هاوڵاتیانی شەریف و ستەملێکراوی خۆمدا شەرمەزاری دەرببڕم. یاسای حیجاب نیشانەی سەرلێ شێواوی و شپرزەیی بەرپرسانی باڵای ڕژیمە، بەڵام ئەم سەرلێ شێواوی و شپرزەیە نابێتە هۆی ئەوەی کە ئامرازەکانی سەرکوتکردن لەبیر بکرێن، چونکە لە واقعدا ئەم یاسایە بە مەبەستی بەهێزکردنی دام و دەستگا سەرکوتگەرەکان لە دۆخێکدا بڵاو کراوەتەوە کە ترسی بەردەوامی بەهێزتری ئاخێزی شۆڕژێڕانەی ژن ژیان ئازادی خەوی لە چاوی بەرپرسان و هێزە لایەنگرەکانی کۆماری ئیسلامی زڕاندووە. کرێکاران، ژنان و سەرجەم ئازادی خوازان ئەو ترسەی دەسەڵاتداران و لایەنگرەکانی دەکەن بە واقعیەت.